ئەم منداڵە بە تۆپی یاریکردن سەنگەرەکە تۆ باران دەکات. ئەم تانکەش هەر هەمان سەنگەر تۆ باران دەکات. ئەم دیمەنانە ڕۆژانە لە شارەکانی باکووری کوردستان دووبارە دەبنەوە. لایەنگران و گەریلاکانی پەکەکە لە ناوچەی سووری ئامەدوو، جەزیرە و سلۆپی هەڵدەدەن بە ڕێگای خۆپشاندان و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هێزە ئەمنیەکان قەدەغەکردنی هاتووجۆ هەڵبگیرێت. بەڵام هێزە ئەمنیەکان بە گازی فرمێسکڕێژ و گولەی پلاسیکی بڵاوە بە خۆپیشاندەران دەکەن و لە هەندێک شوێنیش هێزە ئەمنیەکان چەکی قورسی وەک تانک و زرێپۆش و هەلیکۆپتەری جەنگی بەکاردەهێنن کە بەهۆیەوە تا ئێستا ژمارەیەک خۆپشاندەر کوژراون و بریندار بوون. لە هێزە ئەمنیەکانیش کوژرا و بریندار هەیە. لە شارۆچکەی جەزیرەش نزیکەی 300 خان و زیانیان بەرکەوتووە و کارەبای زۆرێک لە گەڕەک و کۆڵانەکانیش بردراوە. ئاو و خواردنیش لە شارۆچکەکەدا کەم بووەتەوە و هاوڵاتیانیش لە گوزەرانێکی خراپدان. بەهۆی شەڕ و پێکدادانەکانەوە لە بەشێک لە ناوچەکانی باکووری کوردستان نزیکەی 114,000 خوێندکار لە خوێندن بێبەش بوون کە بەهۆیەوە پرۆسەی خوێندن پەکخراوە. لە هەمان کاتدا میداکانی تورکیا ئاماژە بۆ دەکەن بەشێک لە خوێندنگاکان داخراون و بەشێکی تریان سووتێرناون و بەشێکیشیان لەلایەن گەریلاکانی پەکەکە و سوپای تورکیاوە وەک بنکەی سەربازی بەکاردەهێنرێن. شەڕ و پێکدادانەکانی نێوان هێز ئەمنیەکانی تورکیا و لایەنگران و گەریلاکانی پەکەکە بۆتە هۆی داخستنی سەدان دووکان و شوێنی کارکردنی هاوڵاتیان. ئەوەش کاریگەری خراپی کردوتە سەر پرۆشی ئابووری باکووری کوردستان. هەر بۆیە پێکدادانەکانی ئەم جاری نێوان هێز ئەمنیەکان و پەکەکە جیاوازە، چونکە لە پێشتردا ڕوبەڕووبوونەوەکان لە دەرەوەی شارەکان ڕوویان دەدا. بۆیە کاریگەری پێکدادانەکانیش کەمتر بوون لەسەر ژیانی هاوڵاتیان. بەڵام ئەمجارە لەبەرەوەی ڕوبەڕووبوونەوەکان لە ناو کۆڵان و گەڕەکاندا ڕوودەدەن کاریگەری کردوتە سەر ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانی مەدەنی لە باکووری کوردستان. بەرپرسانی پەکەکە و تورکیا ئاماری جیاواز لەسەر کوژرا و بریندارانی یەکتر بڵاو دەکەنەوە. سوپای تورکیا دەڵێت 110 گەریلا کوژراون، بەڵام پەکەکە ڕەتی دەکاتەوە دەڵێت ژمارەی کوژراوەکانی سوپای تورکیا زیاترە. ئەوە جگەلەوەی تا ئێستا ژمارەیەک لە هاوڵاتیانی مەدەنی کوژراون کە منداڵیشیان تێدایە. بەپێی ئامارە نافەرمیەکان لە ساڵی 1984ەوە تا ئێستا بەهۆی شەڕ و پێکدادانەکانی نێوان سوپای تورکیا و گەریلاکانی پەکەکە زیاتر لە 45,000 کەس لە هەردوولا کوژراون.